من ناوم هێرش چەتۆیە پارمانجی 1/24 عملیاتی ماعیدەم کرد لەوە ڕەمەزانش مانگونی وەک مابوو مانگونی وەک مانگە و 20 ڕۆژەوە هەرسی ڕۆژم گرت بێ مشکیلە هەموو ڕۆژەکانم گرت الحەمدولillah لە ئیشی خۆشمدا نەبڕام هیچ وەختەچی ئیشی ڕۆژانەم دەکەم ینی خانیم لە بەدەستی بوو وەڵا ئاوی تەسیاتی ئاوم 15مین ڕۆژی عملیات تەسیاتی ئاوم کامل بەستا بەتەنێ بەبێەوەی هیچ فازاتەکەم هەبی هیچ مشکلاتم هەبی الحەمدولillah زۆر باشە تقریبا 146 کیلۆ بوو ئێستا 108 کیلۆمە تقریبا 38 کیلۆم دابەزاندیە بە ماوەی سارێک و 15 ڕۆژ ناوەڵە زۆر دڵخۆشم الحەمدولillah بەریا زووتر کردبم نەک ئێستا لەخوای بە زیادی دەستی دکتۆریش خۆش بی الحەمدولillah میهرەبانی دڵسۆزی و لێزانی